تێڕوانین و هەڵوێستی یەکگرتوو چییە لەسەر شێوازی حکومڕانی و گۆڕانکاریە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سەبارەت بە وەڵامی ئەو پرسیارە، هەرێمی کوردستان بە تاکید ئێستا لە فەراغێکی یاساییدایە و لە فەراغێکی ئیداریدایە و لە فەراغێکی دەتوانم بڵێم کێشەی ئەمنیشدایە و لە هەروەها لە گرفتی دابڕانی دەسەڵاتدارەکانیش لەگەڵ یەکترە. لە ڕووی یاساییەوەگە سیر بکەی دام و دەستگاکانی شەرعیەتیان بەسەر چووە، پەرلەمان داخراوە، حکوومەت کاربەڕێکەرە، ئەنجومەنی پارێزگاکانی داخراوە، کۆمیسیۆنی هەڵوەشاوەتەوە، هەموو دام و دەستگاکانی چونکە پەرلەمانێک نییە لێپێچینەوە و لێپرسینەوە بکە لە حاڵەتی کاربەڕێکەر و ماوە بەسەرچوودان. ئەوەش هەرێمی کوردستانی لە ڕووی یاساییەوە خستۆتە بۆشاییەوە و لاوازی کردووە لە بەردەمی بەغدا و لاوازی کردووە لە بەردەمی ئەقلیم و لاوازی کردووە لە بەردەمی ئاراستە نێودەوڵەتیەکە. لە ڕووی ئیداریشەوە گەر سیر بکەین، مادام حکوومەت کاربەڕێکەرە خەروەکو محاسیبی لێ هاتووە مامەڵەی لەگەڵ دەکرێن لەلایەن بەغداوە، کەواتە لە ڕووی ئیداریەوە گرفتی هەیە. هەرێمی کوردستان دەتوانم بڵێم دوولەتە، دوو هەرێمە، دوو ئیدارەیە، دوو جۆر حکومڕانی لێیە، دوو جۆر دەسەڵاتی لێیە. دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنوورێ بۆ سنوورێ جیاوازە، کاری ناڕوە، کەواتە گرفتی ئیداریشی هەیە. گرفتی ئەمنی ئەگەر سەیری بکەی، هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنیشەوە سەروەری پارێزراو نییە. وڵاتانی ئیقلیمی و هەر وڵاتێک بیەوێ سنوور ببەزێنێ، سیادەی بشکێنێ، دەرگای بە بەردەمدا کراوەیە. هەموو ئەو پرسانە، هەموو ئەو گرفتانە، هەموو ئەو یاساشکێنیانە، هەموو ئەو لاوازبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان دەسەڵاتدارەکان لێی بەرپرسن، چونکە 33 ساڵە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئیدارەی ئەو وڵاتە دەکەن. بە 33 ساڵ شارستانیەت بنیاد دەنرێ، نەک حکوومەتێکی جوان بنیاد بنرێ. ئەوان نیانتوانیوە حکوومەتەکە یەک پێ بگرنەوە. هەر تا ئێستا بە عەقڵیەتی شاخ ئیدارەی شار دەکەن. بە شەڕی ئەزمموی مێژووی دوور و درێژی 64 تا ئێستا 6 ساڵە ئەو دوو حیزبە حکومڕانە، ئەو جوت حیزبە شەڕیانە لە 64ەوە بۆ 2024 6 ساڵە. دووسێ جیل بوونە قوربانی میزاجی دەسەڵاتداران. ئەو ڕۆژ ئەزممونەکەیان تووشی ئەو کێشانە کردووە. بۆیە بە تاکید هەرێمی کوردستان کێشەکانی قوڵن. ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان تێڕوانینمان بۆ ئەو مەسەلانە، هەر لە کاتێک پەرلەمانی کوردستان ماوەی بەسەرچوو هۆشداری خۆمان ڕاگەیاند و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانمان ئاگادار کردەوە. وتمان ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە، یۆنامی کە لێرە راپۆرت بەرز دەکاتەوە بۆ نەتەوە یەکگرتوەکان، بلاسخارد کە چەند جار بەشداری کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی کردووە لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان، هەموو جار مەترسیەکان خراونە بەردەمی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە هەرێم دەکەوێتە بۆشاییەکی یاسایی و دەسووریەوە. پێویستە پەرلەمان ماوەکەی درێژ نەکرێتەوە بە نایاسایی، بەڵکو بڕیاری هەڵبژاردنێکی شەفاف و دروستی پەرلەمانی کوردستان بدرێ، بەڵکە دام و دەستگاکانی بکەنەوە سەر ڕێڕە و وێزگەی خۆیان. بەڵام ئەوانەی گوێیان لە هەوڵەکان نەگرت، بۆی ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان زوو دژایەتی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانمان کرد. دواتر کە زانیمان قەیرانەکان قوڵ دەبنەوە، موچە گرفتی بۆ دروست بووە، خەڵک کەوتۆتە قەیرانێکی قوڵی گیرفان بەتاڵیەوە، بەڕاستی داوامان بردە بەردەمی مەحکەمەی فیدرالی. یەکێک بووین لەو هێزانە بە جورئەتەوە بە ئازایەتی داوایەکمان تۆمار کرد لە مەحکەمەی فیدرالی لەسەر بژێوی و لەسەر نەهامەتیەکانی خەڵکی کوردستان. ئەوە بوو لە دادگای فیدرالی پرسەکەی ئێمە، داواکەی ئێمە سەرکەوتنی بەدەستێنا بردمانەوە. هەرێمی خستە قۆناغێکی تر لە ڕووی بژێوی و موچەوە. ئەو کاتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە ناچاری ملیاندا بە داخوازیەکانی مەحکەمەی فیدرالی و حکوومەتی ناوەند و هەروەها حکوومەتی ناوەندیش کە پێشتر چەند پەرلەمانتارێک لە بەسڕا، لە بەغدا، لە نەجەف ئیمزایان کۆ دەکردەوە دژایەتی موچە و ناردنی پاریان بۆ هەرێمی کوردستان دەکرد. ئەوانەش ڕاگیران، ئەوانەش لەمە دووە ناتوانن کە ویستێکیان هەبێ دژی هەرێمی کوردستان. کەواتە ئەو داوای یەکگرتووی ئیسلامی کوردستان کە چوو بۆ بەردەمەی مەحکەمەی فیدرالی لەوێ سەرکەوتنی بەدەستێنا داواکە برایەوە، هەردوو حکوومەتی ئیلزام کرد بە دابینکردنی بژێوی و موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بۆی هەڵوێستی یەکگرتوو لەو مەسەلە ڕۆشنە، بەجددی خەمی خەڵک خەمی یەکگرتووە و بەدەم خەمەکانی خەڵکەوە لە هەر وێزگەیەک خەمی خەڵک، پرسی نیشتیمان، پرسی خزمەتگوزاری، پرسی موچە و بوجە هادوێتە پێشەوە، کارکتەرەکانی یەکگرتوو بەجددی ئیشیان لەسەر کردووە. ئێساش لە بەغدا یەکێک لە کارکتەرە سەرڕاستەکانمان کە لە ئەنجومەنی لە لیژنەی داراییە لە پەرلەمانی بەغدا بەردەوام ڕۆژانە داخوازیەکانی
موچەخۆران و فەرمانبەران دەباتە بەردەمی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ وەزیری دارایی حکوومەتی ئافەن پەرلەمانی بەغدا و حکوومەتی وەزارەتی دارایی حکوومەتی ناوەند بەردەوام ئەو خەمانە دەگەێنینە ئەوێ چونکە پێمان وایە خەمی هاوڵاتیان و موچە و بژێوی هاوڵاتیان یەکێکە لە ئەرکە هەنووکەیەکان دەبێ ئێمە بەدەمیەوە بین. باستان لە ڕۆڵی یەکگرتوو کرد لە دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە موچەی موچەخۆران. ئایا ئەو داوایە بە تەنها هی یەکگرتوو بوو یاخود لایەنی دیکەش وەک بانگەشەی دەکەن بەشدار بوون تێیدا؟ یەکگرتوو یەکێکە لەو هێزانە قەت نایەوێ موزایەدە بکە بەسەر موچە و بژێوی خەڵکی هەرێمی کوردستانەوە. بەڵام زۆر ڕۆشنە داواکە ڕۆژی تۆمارکردنی ڕۆشنە، ئەو کەسانی داوایان تۆمار کرد ناوەکانیان ڕۆشنن، محامیەکە کە پارێزەرێکی جددی بۆ ڕۆشنە، بەڵام خەڵکی تریش لایەنی تریش کەسایەتی تریش ڕۆڵیان بووە داوایان تۆمار کردو دواتر داواکەیان لەگەڵ داواکە یەکگرتوو کراوەتە یەک داوا لەبەر ئەوەی یەک مەسئلە بووە. ئێمە هەوڵی هەر کەسێک دەنرخێنین کە بیەوێ خزمەت بە موچە و بژێوی خەڵکی هەرێمی کوردستان بکە، بەڵام ئەو مەسەلەی داواکە لە دادگای فیدرالی بیزات داوای یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو، بەڵام داوایەکی تریش تۆمارکرا بوو لەلایەن برادەرانی ستانداردەوە. ئێمە هەوڵەکەی ئەوانیش دەنرخێنین و ڕێز لە هەوڵەکەیان دەکرین. تقریباً مانگ و نیوێک 2 مانگ دوای داواکەی ئێمە بوو، ئەو داوایە لەگەڵ داوای یەکگرتوو کران بە یەک داوا وەکو ئاماژەم پێکە چونکە مەسئلەکە یەک مەسئلە بوو پرسەکە یەک پرس بوو. بۆیە هەر کەسێک خزمەتی موچە بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە ئێمە ڕێزی لێدەگرین، بەڵام بەڕاستی بە شانازیشەوە خۆمان بە خاوەنی ئەو دەستکەوتە دەزانین بۆ موچەخۆران و بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بە ئەرکیشی دەزانین و پێمان وایە ئەرکمان جێبەجێ کردووە. دوای بڕیارەکەی دادگا خەڵک زۆر خۆشحاڵ بوون کە کێشەی موچەخۆران چارەسەر دەکرێت، بەڵام ئێستا بەغدا بە پاساوی تەوتینکردن و حکوومەتی هەرێم بە پێداگیری لەسەر پرۆژەی هەژماری من جارێکی دیکە موچەخۆرانیان خستووەتە دوودڵیەوە. یەکگرتووی ئیسلامی کام لەو دوو بژاردەیە بەباش دەزانێت بۆ فەرمانبەران؟ حکوومەتی هەرێمی کوردستان گەندەڵیەکانی ئەوەندە بەرفراوانە، لیستی موچەخۆرانی ئەوەندە قورس کردووە، خەڵکی دەری هەرێمی کوردستانی خستوتە ناو موچەی موچەخۆرانەوە. باس لە 40-50 کەسی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و کوردانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا خراوەتە ناو ئەو لیستی موچەخۆرانەوە. بۆیە داکۆکی دەکا کە هەژماری ئەوان جێگیر ببێ بۆ ئەوەی لانی کەم ئەو گەندەڵیە ئەو بە هەدەردانە بشارنەوە، بەڵام بە دیدی ئێمە ئەوە سەر ناگرێ. دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە ژێر داخوازیەکانی محکەمەی فیدرالی و دەبێ حکوومەتی ناوەندیش بچێ، بەڵام پێدەچی ڕەبتی بە زەمن و بەکاتەوە هەبێ. ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ هەز دەکەین حکوومەتی ناوەند ئیلتیزامەکانی بەناچاری دەبێت جێبەجێ بکە. بۆیە ئێمە پێمان وایە هەژماری من کە پرۆژەیەکی حکوومەتی هەرێمی کوردستانە پرۆژەیەکی ناشەفافە، جێی متمانە نییە، خەڵکی هەرێمی کوردستان متمانەی پێ نییە، لەبەر ئەوەی جارێکی تر قۆڕەکاری جارێکی تر شاردنەوەی گەندەڵیەکانی خۆیان لەناو ئەو پرۆسەیە دەیانەوێت بشارنەوە. ئێمە ڕەتمان کردوێتەوە کە لەگەڵ تەوتینین، لەگەڵ بانکە فیدرالیەکانین، لەگەڵ بڕیارەکانی محکەمەی فیدرالیین، لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە ژێرباری ئەو ئیلتیزامی کە لەسەری دانراوە و هەروەها داهاتی نانەوتی ڕادەستکە، داهاتەکانی هەرێمی کوردستان ڕادەستکە، چونکە هەمومان ئەزمون کرد، دارایی سەر بەخۆمان ئەزمون کرد، نەوت فرۆشتنمان بەسەر بەخۆی ئەزمون کرد. هەموو ئەوانە هەرێم ئەزمونی کردن، بەڵام نەک نەبوونە خۆشگوزەرانی، بوونە نەهامەتی، بوونە قەیران، بوونە بەتاڵ تەکاندنی گیرفانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان. بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت لەسەر پێی خۆی بوەستێ ئیشەکانی بڕوە هاوڵاتیان لێ ڕازی بن، دەبێت ئیلتیزام بکە بە بڕیارەکانی دادگای فیدرالی و هەروەها تەوتین دەست پێ بکە. پێشمان وایە بەناچاری دەبێت هەموو ئەوانە جێبەجێ بکە لە ڕۆژانی ئایندەدا، چونکە دەرفەتی لەبەردەم نییە. دەوترێت ئەو دەسەڵات و پارەی کە لە بەردەست حکومڕانە کوردەکان بوو نەخرانە خزمەتی خۆشگوزەرانی خەڵکەوە و بوونە هۆی تەشەنەسەندنی زیاتری گەندەڵی و لاوازبوونی کورد لە عێراقدا. بۆیە هەندێک گەیشتونەتە ئەو بڕوایەی کە کورد بۆ حکومڕانیەکی دروست ناشێت. ئایا ئەمە تا چەند ڕاستە؟ ئێمە ناچینە ژێرباری ئەوەی بڵێن کورد بۆ حکومڕانی نەبێت، دەڵێن یەکێتی و پارتی بۆ حکومڕانی نابن. ئەگینا کورد گەلێکە خوێندەواری زۆری تێدا، هۆشیاری زۆری تێدا، دەتوانێت جوان خۆی دارە بکە، بەڵام بەڕاستی ئێمە بەدەست جوود حیزبی دەسەڵاتدارەوە تووشی قەیرانی قوڵ بووینەوە.
ئەزمموی خۆیان دا ینی 30 ساڵ 33 ساڵ تەمەنێکە تەمەنی ئینسانێکە ئەزمون کران نیانتوانی سەرکەوتوو بن نیانتوانی حکوومەتێکی دادپەروەر و شەفا بەرقەرارکەن نیانتوانی دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنووسنەوە بە مەبەستیش نیانویست چکاوی زانیان کە دەستورێک بۆ هەرێمی کوردستان هەبێ هێڵە سوورەکان دیار دەبن هێڵە سەوزەکان دیار دەبن لێپرسینەوە زیاتر دەبێ ئەرکەکانی حکوومەت دیارە ئەرکەکانی ئۆپۆزیسیۆن دیار دەبێ ئەرکی مافی هاوڵاتی دیار دەبێ بۆیە نیانویستوە دەستورێک ببێ بۆی میزاجی خۆیان حاکم بێ میزاجی خۆیان تەحەکومکە بۆیە کورد بۆ دەسەڵاتدارێتی دەبێ بەڵام یەکێتی و پارتی حکومڕانەکانی ئەو وێنەیان داوە خەریکە هاوڵاتی هەرێمی کوردستان ئینتیمای بۆ نیشتیمانی بۆ خاکی خۆی بۆ حکومڕانیەکەی خۆی بۆ ئەزمونونەکەی نەمێنێ لاواز بووە بەڵام خەریکە بەرەو نەمان دەڕوە کێ ئەو قەیرانانەی هێنانە پێشەوە کێ و ناومێدی دروست کرد بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان جۆت حیزبی حکومڕان کە ماوەیەکی زۆرە حکومڕانن بەڵام حکومڕانێکی سەقەتن فاشیلن نیانتوانیوە دڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆشکەن ێستا ڕاپرسێک بکەی لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەو جاریش دەڵێن بەداخەوە ڕاپرسێ بکەین لەسەر نمانەوەی قواری هەرێمی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان لەوانەیە 50 زایەتیەک زۆرتر بێنێ بۆ نەخێر بۆ مانەوە بەڵکو بەڵێ بۆ نەمانەوە ئەو تاوانە ئەو جەریمەیە کە دەسەڵاتداران ئەو دیدەیان بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان دروست کردووە خەتانیەوە جەریمە نییە جەریمەیەکی نیشتیمانی نییە جەریمەیەکی نەتەوەی نییە ئەوانە لێ بەرپرسن بۆیە وەکو ئاماشەمان پێکرد هەموو ئەوانە ئەزمون کران ئابووری سربەخۆ نەوت فرۆشتنی سربەخۆ هەموو ئەوانە خەڵکیش متمانەی پێدان لەسەرەتا بەڵام نەیانتوانی و فاشیل بوون. چی حکومڕانی کوردی و بارودۆخەکەی بە ئەمڕۆ گەیاند؟ بۆشایی و گرفتەکانی ئەو حکومڕانیە چی بوون؟ وەڵا گرفتی یەکەم ڕەبتی بە تێڕوانینی حکومڕانەکانەوەیە بۆ حکومڕانی ئەوان پێیان وایە دەبێ هەردەسەڵات بن لەسەر و لێپرسینەوەن لەسەر و دەستورەوەن لەسەر و یاساکانەوەن بە ناوی شەرعیەتی شۆڕشگەڕیمان هەیە و شۆڕشمان کردو و دەبێ ئێمە ئیدارە بکەین ئەوە خاڵی ئەساسی بۆ ڕەبتی بە تێڕوانینەوە دووەمیان ئەوانە هەموو دام و دەستگاکانیان بێبەهاکرد پەرلەمانیان بێبەهاکرد بۆی توانای لێپرسینەوەی نەبێ لەوان بپرسێتەوە دێن متمانە لە پەرلەمان وەردەگرن بۆ خۆیان بەڵام دواتر ناچنە ژێرباری لێپرسینەوە لە پەرلەمان و وەڵامی پرسیارەکانی پەرلەمانتاران بدەنەوە واتە ئەوانە پێکهاتەیەکی تاکڕەوانەی قۆڕەکاریە ئەگینا بەدەستی خۆیان پەرلەمان و دام و دەستگاکان شەلەل ناکەن سێم گەندەڵیان بە یاسا کردووە بە تەقنینیان بۆ گەندەڵی دۆزیوەتەوە مەسەلەن ئەزمموی هەرێمی کوردستان یا لیستی موچەخۆران یا موچەخۆران باری موچەیان لە هەرێمی کوردستان واگران کردووە باری حکوومەتیان واگران کردووە لە وڵاتێک 6 ملیۆن دانیشتووی هەبێ 1.5 ملیۆن نزیکەی موچەخۆری هەبێ هەموو ستاندارە نێودەوڵەتی حکومڕانیەکانی تێبەڕاندووەوە مشکلی گەورەی دروست کردووە خۆیان بۆ مانەوەی حیزبی خۆیان بۆ دەنگ بۆ سنگ خەڵکیان مەسن هەموو لادەکانی هەرێمی کوردستانیان چۆڵ کرد بۆی خەڵک بێتە زێڕەبانی و پۆلیس و ئاسایش و پێشمەرگە بە دەوریانەوە نەک بۆ پارێزگاری لە خاک و نیشتیمان و وڵات و ئەزمونونەکە بۆ پارێزگاری لە هەیمەنەی خۆیان لە بوونی خۆیان هەموو ئەوەی یەشتەیەک لە دوایەکانەدانی بۆتە سەبەبی فەشەلی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە هەرێمێکدا کە ئەو هەموو گەندەڵی تێدایە و ئێوەش وەک پرۆژەیەکی ئیسلاحی ئیسلامی خۆتان ڕاگەیاندووە ڕۆڵ و هەڵوێستان چییە؟ چ پرۆژێکتان پێیە بۆ چارەسەر؟ یەکگرتو خۆی بە هێزێکی بەرپرس دەزانێ و متەفەڕج و سیرکەریش نییە و پرۆژەشی هەیە پرۆژەی لە هەناوی کۆمەلگاوە دەست پێ کردووە قۆناغ یەکەم کە بریتە لە پێگەیاندن و پەروەردە دەوێت تاکێکی هۆشیار بە مافەکانی بارکەکانی دروستکە بۆ ئەوەی حکومڕانی و کۆمەلگە لە تاکەوە دەست پێ دەکات تاکی هۆشیار دەستمان پێ کردووە و کاری گەورەمان لەسەر کردووە و دەتوانم بڵێم دەیان و سەدان و هەزاران خەڵکی هۆشیار و کادیری هۆشیارمان بۆ کۆمەلگا دروست کردووە دواتر چۆتەوە ناو خێزانی هۆشیار دواتر کۆمەلگایەکی هۆشیار کۆمەلگایەکی هۆشیار بۆ ئەوەی ڕازی نەبێ بەو حکومڕانی و بەو تاکەڕەوی و بەو قۆڕەخکاریە دواتر لە ڕێگەی جومگەکانی پەرلەمانی بەغدا و پەرلەمانی کوردستان و میدیا و ناڕەزایی دەربڕین و چوونە سەرجادە و مامۆستایان و فەرمانبەران و هەموو ئەو جومگانەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەموو ئەو پنتانەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان حوزوری تێدا هەیە کاران بۆ دەژایەتی ئەو جۆرە حکومڕانیە بەڵام ئەو پێویستی بە هەوڵی هەمومانە پێویستی بە هەموو لایەنە شۆڕشگەڕەکان و ئازادی خواز و ئیسلاح خواز و چاکەکارەکانی هەرێمی کوردستانە پێویستە چاکە خوازەکان هەمویان لە دەوری یەکتر بەیەک ئاراستەی دژە گەندەڵی دژە حکومڕانیەکی سەقەت
کۆ ببنەوە بۆی بتوانین لانی کەم بەو دەسەڵاتە بڵین ئیتر بەسە چەوسانەوەی گەلی خۆت، ئیتر بەسە بێهەیبەتکردنی ئەزمموی هەرێمی کوردستان، ئیتر بەسە بەگیانی حیزبایەتی و شەڕی عوقدەی مێژووی و تاریخی مامەڵە لەگەڵ هەرێمەکە و مامەڵە لەگەڵ ئەزممونەکە و مامەڵە لەگەڵ زۆن و دەڤەرەکان. ئێستاش لە دوای 30 ساڵ زۆنی سەوز و زۆنی زەرد حکم دەکە. چه خەتایەکی گەورەیە تۆ میلەتی خاوەنی کیمیاباران بێ، خاوەنی ئەنفال بێ، خاوەنی هەزاران شەهید و قوربانی و سجن و پەتی سێدارە بێ، لە دوای ئەو ماوە زۆرە ئێستا تۆ هەر بە زۆنی سەوز و بە زۆنی زەرد و بە عەقڵیەتی حیزبی و بە عەقڵیەتی داخراوی ساڵەکانی 60ەکان و 70ەکان مامەڵە لەگەڵ وەزعی هەرێمی کوردستان بکەیت. بۆیە یەکگرتوو بێڕۆڵ نییە و ڕۆڵێکی کارا دەبینێ و هەر ئەو ڕۆڵێکی گەورە بوو کە لە بەغدا پەرلەمانتارەکانی یەکگرتوو و داواکەی یەکگرتوو لە محکەمەی فیدرالی ڕۆڵێکی گەورە بوو. ئێستا هەرێمی کوردستانی بردوتە قۆناغێکی تر لە دوای پێش دادگای بڕیاری دادگای فیدرالی و دوای بڕیاری دادگای فیدرالی قەت هەرێمی کوردستان وەکو ئەو کاتە نییە، زۆر جیاوازە. قەت پێگە و جێگەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش وەکو ئەو کاتە نییە. قەت لودبەرزی و تاکڕەوی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو ئەو کاتە نییە. ئێستا بە ناچاری دەبێنە شێرباری داواکان هەموو ئەوانە یەکگرتوو ڕۆڵی تێدا گێڕان. لەم قۆناغەدا تا ڕادەیەکی زۆر یەکگرتووی ئیسلامی وەک هێزێکی بێدەنگ دەبینرێت، بە تایبەت دوای کشانەوەتان لە حکوومەت. ئایا لە ئێستادا شێوازێکی خەباتتان هەڵبژاردووە؟ ئایا خۆتان بە ئۆپۆزیسیۆن دەزانن؟ ئەگەر ئۆپۆزیسیۆنن ڕازین لە ئەدای خۆتان وەک ئۆپۆزیسیۆنێکی جددی دەسەڵات؟ ڕاستە ئێمە لە حکوومەت کشاینەوە، بۆیش کشاینەوە زانیمان ڕێگا نادرێ خزمەتەکانمان پێشکەش بکەین و ئێمە لە حکوومەتی خۆجەیی بادینانیش کشاینەوە لەسەر یەک تەوقیع. کاتێک ئێمە تەوقیعمان کۆ کردەوە، ئیمزامان کۆ کردەوە بۆ ئەوەی سەرۆکی حکوومەت بێ وەڵامی هەندێک پرسیار بداتەوە لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئامادە نەبوو بێ بۆ پەرلەمان وەڵامی و پرسیارانەی پەرلەمانتاران بداتەوە. فشاریان دروست لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستان دەبێ ئەو ئیمزایانە سەحب بکەن یا هەموو پۆستەکانی بادینان وەردەگرینەوە. وتمان هەموو پۆستەکانی بادینان بۆ خۆتان، بەڵام ئێمە تەوقیعەکانمان سەحب ناکەین کە بریتە لە لێپرسینەوە و بریتە لە لێ پێچانەوە لە سەرۆکی حکوومەت لەسەر مەسەلەی موچە و بژێوی هاوڵاتیان. ئەوە هەڵوێستە، ئەوە هاتنە دوانیە. ئەوێمان جێهێشتووەوەی بە جۆرێکی تر خزمەت بکەین. بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا ئۆپۆزیسیۆنێکی کارایە، ئەکتیڤە و لە پەرلەمانتارەکانی لە بەغدا پیشەیانە مامەڵە دەکەن. 4 پەرلەمانتاری هەیە لە بەغدا، بەڵام هەر 4یان ئەستێرەی ناو میدیا و ناو پەرلەمان و ناو لیژنەکانی ناو پەرلەمانن. ئەوە بۆ یەکگرتوو کارێکی گەورەیە و یەکگرتوو لە هەر شوێنێک دەنگی ناڕازی بۆ دەژایەتی حکومڕانی و دەسەڵات پێویست بێت لەوەیە و ئۆپۆزیسیۆنێکی ئەکتیڤە، بەڵام ئۆپۆزیسیۆنێکیش نییە ناواقیعی بێ. یعنی شتێک بڵێ چاواشەکاری لە چاوی هاوڵاتیانی خۆی بکاوە ناکە، چی پێ بکرێوە دەکە، شتی زانستی دەکە، شتی منطقی دەکە، شتی واقعی دەکە، دژایەتی ئەزمونەکە ناکە، دژایەتی حکومڕانەکان دەکە، دژایەتی هەرێمی کوردستان ناکە، دژایەتی ئەو جۆرە حکومڕانیە سەقەتە فاشیلە دەکا کە هەرێمی کوردستانی بەو بێنازیە بردووە، بەو لاوازیە بردووە. بۆ یەکگرتوو هێزێکی بەرپرسە، دەزانێت چی دەکە، ڕوئیەی وازەحە، بەرنامەی ئۆپۆزیسیۆن بوونی وازەحە و لەسەر پێی خۆی وەستاوە و ئەجێندای کەس جێبەجێ ناکە، ئەجێندای خۆی جێبەجێ دەکە و دژی هەر قۆڕکاری و گەندەڵیەکە لە هەر شوێنێک بێ و لە هەر کەسێکەوە بێ و لە هەر جۆرێکی حکومڕانیەوە بێ و یەکگرتوو حیزبێکی گەورەی سەرتاسەریە، حیزبی لۆکاڵی منتیقەیەک نییە، حیزبی سلێمانیە، حیزبی هەولێرە، حیزبی بادینانە، حیزبی هەڵەبجەیە، حیزبی کەرکووکە، حیزبی گەرمیان و کوێستانی کوردستانە، حزورێکی ئەکتیڤ و چالاکی هەیە. ئێمە ویستمان لە حکوومەتی خۆجەیی بادینان خزمەتی گەورە تەقدیم بکەین، چونکە کارکتەری زۆر سەرڕاست و کارەمان ناربوو بۆ جومگەکانی ئیدارە لە حکوومەتی خۆجەیی بادینان. بەڵام لە پێناوی پرسی گشتی کە بریتە لە هەموو هەرێمی کوردستان، بریتە لە باسی موچە و بژێوی، بریتە لە باسی ئەکتیڤبوونی پەرلەمان، بریتە لە باسی ڕۆڵی پەرلەمان کە ڕۆڵی چاودێری و لێپرسینەوە و یاسادانانی هەیە. کاتێک ئەو ڕۆڵە ڕێ لێ دەگیرێت، یەکگرتوو ئامادەیە باج بدا بە هەندێک دەستکەوتی خۆی، بە هەندێک جۆری حکومڕانی کە بەشداری تێدا کردووە لە پێناوی پرسە گشتێکەدا. بۆیە خەڵک ئەسڵ وایە دەرکی بکە، هەڵوایە بیخوێنێتەوە، لە بەرچاوی بگرێ. یەکگرتوو ڕۆژێک لە ڕۆژان عاشقی پۆست و پلە و جۆری حکومڕانیەک نییە کە بۆ خۆی بەکاری بێنێ.
حکومڕانیمان بۆ خزمەتی هاوڵاتیان دەوێت وەزارەت و بەشداریمان بۆ خزمەتی هاوڵاتیان دەوێت کە زانیمان ئەوە ڕێ لێ دەگیرێ و نایڵەن خزمەت بکەی و جۆرە حکومڕانیەکی بەسەردا زاڵ دەکەن کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نیە یەگرتو ئەوێ چێ دێڵێ دەچێتە سەنگەرێکی تر ئێستا لە سەنگەری ئۆپۆزیسیۆن بوونێکی ئەکتیڤ و چاراک داین و دژایەتی هەموو جۆرە گەندەڵیەک یەکێکە لە استراتیژەکانمان و لەگەڵ هەموو هێزە چاکخواز و ئیسلاخوازەکان دەمانەوێ بەدەسەڵاتی هەرێمی کوردستان بڵین ئیتر بەسە کاتی ئەوەیە جارێکی تر خەڵکی هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی پەرلەمانی ئایندەی هەرێمی کوردستاندا دیزاینی جۆری حکومڕانی لە هەرێمی کوردستان بگۆڕێ ئەو دەموو چاوانەی کە ئیمتحانیاندا و سەرکەوتو نەبوون جارێکی کە متمانەیان پێ نەداتەوە ئەزمونیان نەکاتەوە ئەزمون کراون و دەرنەچوون ئەزمون کران و دەرنەچوون ئەزمون کران و نەیانتوانی ڕۆڵی خۆیان بگێڕن بۆیە ئێمە چاوەڕێین خەڵکی هەرێمی کوردستان ئەو ڕۆڵی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە محکەمەی فیدرالی و لە ئۆپۆزیسیۆن بوونێکی کارە و لە جێهێشتنی حکوومەت لە پێناوی بەرژەوەندەکانی هاوڵاتی هەرێمی کوردستان لە بەرچاو بگیرێ لە بەرخاتری یەکگرتوونە لە بەرخاتری دروستکردنی حکوومەتێکی ڕەشید دەسەڵاتێکی ڕەشید شەفافیەت و خزمەتگوزاریەکی پێویست یەکگرتوو خەریکە مارکەی خزمەتگوزاری ببێت بۆ یەکگرتوو بێتە مارکە یەکگرتوو نەکەر ئەوڕۆ هەل لە دوای ڕاپەڕینەوە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان خزمەتی بێباوکان خزمەتی لادێکان خزمەتی نەخۆشخانەکان خزمەتی کەرتی پەروەردە شەفافیەت بە خەرجدان لە داهاتی ڕێکخراوەکانی خزمەتگوزاری بۆتە سیمەی یەکگرتوو ڕۆژێک لە خزمەت دوانە کەوتووە ئێستاش سیرکەی ڕێکخراوە خێرخوازەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە سەر بە یەکگرتوون لە یەکگرتوو نزیکن بە ئەندازەی حکوومەتێک خزمەت بە ماڵە هەژار و نەدارەکانی ئەو وڵاتە دەکەن بۆ یەکگرتووی هێزێکە قسە و کردداری هەیە قسەی هەیە کردداریش هەیە ئۆپۆزیسیۆنێک نیە ئەهلی قسە بێ و تەنها کرددار ئەنجام نەدا لە هەر پنتێکی هەرێمی کوردستان لە پرۆسی پەروەردە لە پرۆسی خزمەت کوردزاری لە پرۆسی تەندروستی هەر پرۆسەیەک دێنی یەکگرتوەکان حزورێکی جدیان تێدا هەیە و خزمەتێکی گەورەش دەکەن لە دوو هەڵبژاردننی ڕابردوودا دەنگەکانی یەکگرتوو کەمی کردووە هۆکاری پاشەکشی یەکگرتوو بۆچی دەجێڕنەوە بەراورد بە قۆناغی نەوەدەکان کە لەو پەڕی وزە و توانای خۆیدا بوو 1970 پاشەکشێمان لە دەنگەکان و کورسەکانمان کرد هەم دەنگەکانمان هەم کورسەکانمان چونکە ئێمە دەبێ واقعی بین بەڵام ئەویش هۆکاری زاتیشی هەبوو هۆکاری دەرەکیشی هەبوو هۆکارە دەرەکیەکانی بینیمە ئینتخاباتێکی نەزیه نەبوو ئەو دەنگدانە ئەلکترۆنیە تەزویری فازحی پێوە دیار بوو لەولاشەوە ئێمە ئەو چەند ساڵە دەتوانە بڵێم ڕمێنەمانتوانی بێ ئاستی خیتابەکەمان خیتاب بێ خەڵکی هەرێمی کوردستانی تێر کرد بێ بەڵام لە دوای ئەو پاشەکشەیە یا ئەو هاتنە دواوە کۆنفرانسێکی جددیمان بەست مراجعی خۆمان دەست پێ کرد خاڵە لاوازەکانمان دەستنیشان کرد بەرنامەمان بۆی دانا دواتر لە ئینتخاباتی دواتر کە 2021 بوو بۆ پەرلەمانی بەغدا جارێکی تر چوینەوە پێشەوە یەکسەر کورسیەکانمان کردەوە دوو ئەوەندە بۆیە پێمان وایە ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکێکە لەو هێزانە ئامادەیە بۆ جارێکی تر چوونە پێشەوەی زیاتر لە پێشتر کەواتە پلانتان چییە بۆ هەستانەوە ئەم جارەیان بە چ ئاڕاستەیەک ئیش دەکەن ئێمە خۆشبەختانە چەند ساڵێکە هەستاوینەوە خۆنەش کەوت بووین تا هەستینەوە بەڵام هاتبووینە دواوە چوینەوە پێشەوە بۆیە پێمان وایە بۆ ئینتخاباتی ئەو جاری پەرلەمانی کوردستان کە ئینتخاباتێکی شەفاف بێ گزیکاری و تەزویرکاری تێدا کەم بێ ڕای هاوڵاتیان دەنگی هاوڵاتیان وەکو خۆی بێتە دەنگدان و بێتە حیسابکردن کە واش دەبێ ومێتمان وایە یەکگرتوویەکێک دەبێت لە هێزەکان کە بەرەو پێشچوونی باشتری زۆری پێوە دیار دەبێت لە پێشتر هەندێک لە نەیار و دۆستەکانیشتان دەڵێن هێزێکی نەرمی وەکو یەکگرتوو توانای ئەوەی نییە گۆڕانکاری بکات یان دەسەڵات بگرێتە دەست بۆیە ئەم هێزە ئەوە نییە کە خەڵک بتوانێت هیوای خۆی پێدا هەڵواسێت وەڵامی ئێوە چییە؟ هێزە ڕقەکان و هێزە پۆپۆلیستەکان و ئەو هێزانەی کە فێڵیان لە چاوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد دەنگیشیان پێدرا و نەشیان توانی لەسەر پی خۆیان بوەستن هێزی نەرم دەلیلی لاوازی نییە نەرمی نیشانەی هێزە ئاو نەرمترین مادەیە مەخلوقە بەهێزترین نیشە لەگەڵ ئەوەی ئاو زۆر نەرمە بەڵام زۆریش بەهێزە یەکگرتوو نەرمە بەس بەهێزە لەسەر پی خۆی دەوەستێت تەسلیم نابێ ئەوە دەکەوێتە سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان تۆ بەشی 5 کورسی 10 کورسی دەنگ بە مندەی چ جۆرە شەڕێکت بۆ بکەم لە پەرلەمان و چ جۆرە حکومڕانیەکەت بۆ بکەم تۆ وەرە دەنگم پێ بدە وەرە کورسیەکانم بکە بە 45
تاقیم بکەوە با کەسایەتیە دڵسۆز و ساغەکان بۆ بنێر مناو جمهوری حکومڕانی بزانم ئەوانە خیانەت لە چاوی خۆیان بکەن لە ماڵی گشتی دەکەن نایکەن فێڵ لە چاوی خۆیان بکەن لە گیانی خۆیان بکەن بە گیانی خۆیان قوربانی بدەن ئامادەنین دینارێکی وڵاتە تووشی ئیستیخلال و ئیفلاسکردن و بەتاڵان بردن بچێ نا هێزی نەرم دلیلی لاوازی نییە هێزی ڕاقس وەشکێ هێزی نەرم ناشکێ بۆیە زۆر هێز هاتن و ڕق بوون و شکان یەکگرتوش بە نەرمیەکەی ئەوڕۆ لە هەموو هەرێمی کوردستان حضوری هەیە و بۆتە ئەو هێزەکە سەرحیساب دەکرێت و قسەی بڕندەیە و چەندەها جار کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم ئەنجام دەدرێت دەیانەوێت ئەنجامی بدەن کاتێک دەزانن یەکگرتو حضوری نییە ناچێ بەشداری ناکە کۆبوونەوەکان فەشەر دێنن نا یەکگرتو هێزێکی بێڕۆڵ نییە دەتوانێت شت بوەستێنێ دەتوانێت شت بەرەو پێش بەرێ بەڵام دەکەوێتە سەر دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تۆ بای 10 کورسی و 5 کورسی دەنگ بە من بدەی ئەی منەوە دەم دەتوانم تۆ وەرە بەشی 40-50 کورسی دەنگ بە من بدە لەناو پەرلەمان بە دەیان کادیری سەرڕاستت بۆ بنێرم دەخوا چۆن دەتوانین حکوومەتیش بوەستێنین گەندەڵیەکانیش بوەستێنین بەشداری حکوومەتیش بکەین بەکارە ڕۆڵی گەورەشمان هەبێ حکوومەتیش تەشکیلکەین وانێ ئێمە نەتوانین حکوومەت تەشکیلکەین ئەگەر دەنگی هاوڵاتیانمان لەگەڵ بێ وڵاتوانین باشترین جۆری حکومڕانی لە وڵاتە بەرقەرارکەین کەواتە ئێوە کە هێزێکی دڵسۆز و خاوەن مەبدەئی لەم شێوەیە بن و بتوانن باشترین جۆری حکومڕانی لە وڵاتە بەرقەرار بکەن بۆچی دەنگی پێویستی خەڵکتان لەگەڵ نییە یاخود بپرسین خەڵک لە کوردستان لەسەر چ بنەمایەک دەنگ دەدات وڵا هەرێمی کوردستان چونکە هیچ قەواعیدێکی لوعبەی سیاسی شمولی ناکە بەداخەوە عنی وەختە بڵێم یەکێتی و پارتی حیزب نەماون بوونە شتێکی تر خەریکە خەڵک دەنگ بە پرۆژە نەدا خەڵک دەنگ بە مێژوویەک بدە بە وەزعێک بدە ئەوجار خەڵکی هەرێمی کوردستان دەنگەکەی کڕاوە ئەوە مشکیلەیە بەڵام دەبێ ئەوجار بەرەو ئازاد بوون بڕوە چۆن هەمووی کراوەتە موچە خۆر هەمووی کراوەتە وابەستە کراوە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ئەوە خەتایەکی گەورەیە دەسەڵاتدارەکان کردویانە من پێم وایە ئەوجار خەڵکی هەرێمی کوردستان چیکە حساب بەوە ناکە وەڵام مادام موچەم لای حکوومەتی هەرێمی کوردستان جا فشاری موچە بڕین لەسەریان بوو کە موچە بچێتە بەغدا تەوتین بکرێ لە دەست دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نمێنێ خەڵک ئازاد بێ لە ڕادەربڕین و دەنگدانی خۆی من پێم وایە قۆناغێکی تر دێتە پێشەوە بۆیە ئەو پرسیارەش دەبێت بەشێکی لە هاوڵاتیان بکەین بۆ ئەوەندە کەم دەنگیان داوە لە ڕابردوو بێگرتووی ئیسلامی کوردستان یەکگرتوو کە هێزێکی سەرڕاست بێ گەندەڵ نەبێ دژی گەندەڵی بێ شەفاف بێ دەستکەوت و داهاتی هەرێمی کوردستان بە حرام بزانێ دەستی بۆ بەرێ وە کارەکتەرەکانی لە هەر شوێنێک ئەزمون کراون خەڵکی دڵسۆز و شەفاف بوون خەڵک دێ دەنگ نایدا دەبێت لەو بەپرسین بۆ تەوژمێکی بەهێزی ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا دروست بوو کە یەکگرتوو بەشێک بوو لەو تەوژمە بەڵام ئێستا هێزە ئۆپۆزیسیۆنەکان پەرد بوون و زیاتر لە حیزبە دەسەڵاتدارەکان دژایەتی یەکتری دەکەن هۆکاری ئەو پەردبوونە چی بوو زۆر خراپە هێزە ئۆپۆزیسیۆنەکان بە یەکترەوە مەشغوڵ بن زۆر خراپە هێزە ناڕازیەکان دژایەتی یەکتر بکەن ئێمە زۆر بە خراپی لە قەڵم دەدەین ئەو ساڵ کە باسوخواسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هاتە پێشەوە ساڵێک لەمەوبەر یەکگرتوو پرۆژەیەکی ئامادە کرد و ناردی بۆ لایەنە ناڕازی ئۆپۆزیسیۆنەکان وتی بەڕێزان ئێمە ناتوانین ببینی یەک لیست بە نەخەڵەتین یەکتر نەخەڵەتێنین بەس دەتوانین ببینە یەک چوارچێوە یەک ئاراستە یەک بەرەی نیشتیمانی یەک چوارچێوەی نیشتیمانی هەمومان لە ناو یەک چوارچێوەدا بە لیستی جیاجیا هێڵە سوورەکان و هێڵە سەوزەکان دیاری بکەین هەمومان بەیەکەوە بە یەکی عەلامی هاوبەش بە یەک بەرنامەی هاوبەش بە یەک ئەجێندای هاوبەش دژە دەسەڵات و بەرەو دەسەڵات دژی دەسەڵاتی ئێستا بکەوینە ڕێ و هەمومان بەیەکەوە دەسەڵاتێکی تر بەرنامەی دەسەڵاتی کرددا بنین ئێمە ئەوەمان ڕاگەیاند و لە یعلام نەکەوینە دەشایەتی یەکتر چونکە خەڵک ئومێدی بۆ دەگەڕێتەوە ئەگە بچینە تەفاسیل و وردەکاری بۆ یەک لیستی ئاسان نییە چونکە ئێمە دەبێ واقعی بین ئەزمونمان کردووە گرفتمان هاتوۆتە پێش لە هەڵبژاردنەکانی ڕابردوو هەوڵی یەکلیستیماندا لەسەر وردەکاری و لەسەر لیست و لەسەر نەفەرەکان و لەسەر پێکاتەکان ناکەینە نەتیجە بەڵام ئەوە زۆر ئاسانەوەی ئێمە تەڕەحمان کرد ئێمە لایەنەکانی تر کەسایەتی ناڕازیەکان ڕێکخراوە ناڕازیەکان هەموو ئەو کەسایەتانی لە دەری حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیشن کە ناڕازین یەک چوارچێوەی هەماهەنگی نیشتیمانی ڕسمکەین بەیەکەوە هەر کەسەشمان هەتا بەرنامەیەوەماندا نابوو لە ئایندە لە ناو پەرلەمانی ئایندە چۆن بین حکوومەتی ئایندە چۆن بێ بەرنامەی حکوومەتی ئایندەش ڕسمکەین بەیەکەوە ئێمە ئەومان تەڕەح کرد
بەڵام تا ئێستا نەتیجەی نەبوو ئومێد دەکەم نەتیجەشی ببێ چۆن نەتیجەی ببێ ئەگەر نەتوانین چوارچێوە نیشتیمانیەکەش دروستکەین لانی کەم هەر یەکەن لای خۆمانەوە بڕیار بدەین دژایەتی هێزە ئۆپۆزیسیۆنەکان نەکەین چونکە پێمان وایە خزمەتە بە دەسەڵاتداران خزمەتە بە ئەو دوو حیزب بە دەسەڵاتدارە خەڵک جارێکی کە دەڵێ بە هەروانە بن مادام ئەوانیش ئەوە دژایەتی یەکتر دەکەن ناومێدکردنی خەڵکی هەرێمی کوردستانە بۆیە دیدی ئێمە لەو مۆزوع ڕۆشنە و قسەی جدیشمان لەسەر کردووە دەسەڵات هەموو ڕێگەیەک بەکاردێنێ بۆ ئەوەی خەڵک ناومێد بکە و ئۆپۆزیسیۆن پارچە پارچە بکە و لاوازی بکە هەموو هەوڵەکانی دەدا و دەگرێتە بەر پارەشی لەسەر سەرف دەکا شتیشی بۆ دروست دەکا بەڵام کێیە و کێنیە من لێرە ناچمەنەوە ئەو تەفاسیلە بەس دەسەڵات بەتەکید لە هەموو دنیا دەسەڵات وارەکە کاتێک ئۆپۆزیسیۆن بە سێ چوار ئاراستە یا سێ چوار ئۆپۆزیسیۆن دروست دەبێ دەیەوێت ئەوانە ناکۆک بن و دەژایەتی بکەن و ئەجێندای خۆی بەسەریاندا جێبەجێ بکە ئەوە هەیە بەڵام ئێمە دژی ئەو مۆزوعین مادام تۆ ئۆپۆزیسیۆنی دژە دەسەڵاتی نابێت بە هیچ جۆرە بکەوێنە ژێر ئەجێندای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە هەوڵەکانی ئێمە بۆ مەسەلەیە چییە وەکو ئاماژەم پێکرد پرۆژەیەکمان ڕاگەیاند لەگەڵ کەسایەتیەکان و لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکان باسمان کرد وتمان ما لا يدرك كله لا يترك جله ئەگەر هەمووش نەتوانین بە هەموو تەرک نەکەین با لە یەک ئاس بین لە یەک ئاراستە بین هەماهەنگی بکەین لە ڕووی ئەعلامیەوە هەماهەنگ بین لە ڕووی خیتابەوە هەماهەنگ بین دژایەتی یەکتر نەکەین دەسەڵات کاریگەری لەسەر ئەجێندای نەبێ کاریگەریمان لەسەردانێ ئەو کاتە ئومێدە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست دەبێتەوە ئێمە بە پرۆژە چوینە پێشەوە بۆ مەسەلەیە ومێد دەکەم ئەگەر نەشمان توانی پرۆژەکە تەبەنی بکەین لەگەڵمان نەهاتن بتوانین ئەضعف الئیمان جێبەجێ بکەین کە هەمومان لانی کەم دەشە دەسەڵات و هەماهەنگ لەگەڵ یەکتر و قسە لەسەر یەکتر نەکەین ئەوە خزمەت بە ئۆپۆزیسیۆن دەکا و بە ئومێد گەڕانەوەی ئومێد بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ دەنگدان دەکا بارودۆخی هێزە ئیسلامیەکان و تەوژمی ئیسلامی لە هەرێمی کوردستان و پەیوەندی هێزە ئیسلامیەکان چۆن هەڵدەسەنجێنیت سەحوەی ئیسلامی لە کوردستان لە ڕووی دەعاوی لە ڕووی کۆمەڵایەتی دەتوانم بڵێم هەنگاوی گەورەی ناوە و پانتایەکەشی فراوانە و هەیمەنەی کردووە و کاریگەری لەسەر هەناوی کۆمەڵگای کوردەواری هەیە و جێی تەقدیرە و جێی دەستخۆشیە ئەگەر باشوور قیاسکەی لەگەڵ پارچەکانی تری کوردستان زۆر جیاوازە دووەم پەیوەندەکانی لایەنە ئیسلامیەکان هەڵکشان و داکشانی بەخۆیەوە بینیوە بەڵام پەیوەندی لایەنە حیزبە ئیسلامیەکان خراپ نییە ئێمە و کۆمەڵی ئیسلامی ئێمە و بزوتنەوەی ئیسلامی ئەو سێ لایەنە کە حیزبی ئیسلامین و پەیوەندی ئیسلامیش کە حیزبێکی تازەی ئیسلامیە لە بزوتنەوەی ئیسلامی جابۆتەوە پەیوەندەکانمان خراپ نین شتی ناخۆش نییە لە بینی ئیسلامیەکان لەوانەیە نەمانتوانی بێ پرۆژەی هاو بەش بەیەکەوە پرۆژەی گەورە بکەین بەڵام گفتوگۆمان هەیە دیدارمان هەیە لەیەک تێدەگەین ئێمە لەگەڵ ئیسلامیەکانی کوردستان زۆر نزیکین و زۆر تەباین و نامانەوێ هیچ گرفتێک ببێ گرفتێکی شاتە پێشەوە بەلێ تێگەیشتن چارەسەری بکەین خۆزگە بەمانتوانی بە هەمومان بە یەک پرۆژەی ئیسلامی بەرقەرار بکەین و ئیشی لەسەر بکەین بەڵام خۆت دەزانی کە کار بوو بە حیزبایەتی و هەندێک جار ئەو گرفتانی تێدەکەوێت بەس لە معدل ئیسلامیەکانی هەرێمی کوردستان ئەگەر نەشیان توانی بێ ببنە یەک بەرای یا یەک پرۆژە نزیکیان هەیە و مکەمیلن بۆ یەکتر و تەواوکاری یەکترن و خزمەت بە پرۆژەیەکی گشتی دەکەن کە سەحوەی ئیسلامیە لە کوردستان ئێوە دەڵێن ئەزمموی حکومڕانی هێزە ئەلمانیەکان لە هەرێمی کوردستان شکستی هێناوە و ئێستا ئەنجامەکەی دەبینین بەڵام بۆچی هێزە ئیسلامیەکان نەیان توانیوە پرۆژەی بەدیل پێشکەش بکەن ئیسلامیەکان لە ڕووی فکرەوە و لە ڕووی هەیمەنەی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی تێڕوانینەوە جێگرەوە بوون و بوونە بەدیل و ئەلمانیەت لە وڵاتی ئێمە چەپگەرایی دەتوانم بڵێم وەکو ماڵ ئاوایی کرد بێ کۆتایی هاتووە ئەلمانیا دەسەڵاتەکەی بەدەستەوە ماوە دەنا فکر و دنیابینیەکەی لەژێر پرسیاردایە و تەسلیم بووە و لاواز بووە دەسەڵاتەکەی لێ بکەیەوە پارەکەی لێ بکەیەوە ئەوەش نامێنێ بەڵام بۆ ئیسلامیەکان نەیانتوانیوە ببنە بەدیلی دەسەڵاتدارانیش لە ڕووی دەسەڵات و حکومڕانیشەوە ئەو هەندێک قەواعیدی لۆعبەی سیاسی خۆی هەیە ڕەبتی بە ئاراستە ئیقلیمیەکە نێودەوڵەتیەکە ئەوەی دەگوزارێت لە منتیقە هەموو ئەوانە نامێ نادیدە بگرین بەڵام ئەوەش گۆڕاوە مەسەڵەن ئێستا سێری ئەفغانستان کە ئەمری واقیعی دروست بووە و ئەمریکاش مامەڵە لەگەڵ تالیبان دەکات مەسەڵەن حەماس ڕاستە دوژمنی دنیای لێ کۆبۆتەوە بەڵام ئێستا بۆ حیوار و بۆ گفتوگۆ ئەچێت لەگەڵ لە میسر و لە شوێنان حیوار و گفتوگۆی ئایندەی وڵاتانی عەرەبی و فەلەستین دەکات
بۆ ئیسلامیەکان وانیەگە خۆیان ببن و واقعێ دروستکان مامەڵیان لەگەڵ نەکرێت چونکە دێجار عالمانیەکان قسەی ئاوەفرە دەدەن بە سلبی بۆی خەڵک ناومێت ببێ ناوان نییە ماوەتەوە ئەبوو زیاتر کارمان کردبە دەبوو ئیسلامیەکان ئەجێندای سیاسی هاوبەشی فراوانترمان ببووایە دەمان بێ لە ئایندە ئینشاءالله ومێت دەکەم ئینشاءالله بتوانین ئێمە لەگەڵ لایەنە ئیسلامیەکان بە تێڕوانینێکی لەیەک نزیک لە ڕووی سیاسیشەوە هەنگاوی گەورە بنین چۆن لە ڕووە کۆمەڵایەتی و داعویەکەوە کاری گەورەی بووە ئەوەش لەو ڕۆبی بێ.